بەردەوامە بینسانە ئەچینە تەوەری دووەمی بەرنامەکەمان جا کورد نەتەوەی کورد لە هەر شوێنێک بێ لە هەر جێگایەک بێ ئەتوانێت هەم جێدەسی خۆیەوە هەم شوێن پێی خۆی بکاتەوە و بتوانێت کەسێکی سەرکەوتوش بێت لە هەموو بوارەکانە ئەگەر لە سەختترین حاڵەتی شابێ بەڵام کەسی سەرکەوتوو کەسی لێهاتوومان هەیە لە ناو نەتەوەی کورد و لە ناو گەلی کووردە لە ئەڵمانیا پێشبڕکەیە کە کرێت بۆ 100 خوێندکار کە 100 خوێندکار لە 100 وڵاتەوە بەشدارن ئەم خوێندکارانە هەر یەکە و بابەتێک هەڵەبژێرن کە کاری لەسەرەکەن بۆ پێشبڕکێکە خوێندکارێکی کورد پلەیەکی زۆر بەرز بەدەستهێنێت کە کاکسیاکۆ عەبدوڵڵایە خوێندکاری ماستەرە لە تەلارسازی لە وڵاتی ئەڵمانیا توێژینەوەکەی ئەو بابەتی کە هەڵی بژاردووە لەسەر کاریزمای سەرۆک جەلال تاڵەبانیە لەسەر ژیان و چالاکیەکان و خزمەتەکانی سەرۆک جەلال تاڵەبانیە بە گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان کە ئەنجامیاوە ئەم 100 خوێندکارە هەر خوێندکارە و بابەتێکیان هەڵبژاردووە هەبووە لەسەر ماندێلا کردوێتی هەبووە لەسەر غاندی کردوێتی هەبووە لەسەر سەرکردەی وڵاتەکەی خۆی کردوێتی کاکسیاکۆش وەکو گەنجێکی کورد لەسەر کاریزمایی و گەورەی سەرۆک جەلال تاڵەبانی هەستاوە ئەم پرۆژەیە خۆت ئەم توێژینەوەی ئەنجام داوە کە لە ناو 100 خوێندکارە لێ یەکەمیشی بەدەستێنا ئەنجا ئێستا کاکسیاکۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە میوانە لە ئەڵمانیا هاتۆتۆ نامەیەکیشی پێیە ئەو نامەیەش دوای قسەی لەسەرەکەین کە بۆ بەڕێوبەران و بۆ کاربەدەستانی ئەم وڵاتی هێناوەتەوە لەگەڵ خۆیان کاکسیاکۆ بەخێر بێت و زۆر خۆشحاڵ بێت زۆر سپاس زۆر سپاستان دەکەم سپاس بۆ ئێوەش سپاس بۆ کەناڵی کورسات کە بەردەوام لە خەمی گەنجدا بووە و هاوکاری گەنج بووە و هەموو کاتێکیش من خۆم کەناڵی کورسات بە کەناڵی هەموو لایەنێکم بینیوە و بۆیش کەناڵی کورساتمان هەڵبژاردووە لەبەرەوەی سەرۆک مامجەلالیش بۆ هەموو نەتەوەی کوردووە بەبێ جیاوازی بە دڵنیاییەوە هەروایەوە کورسات دەرگای کراوەیە بۆ هەموو کوردێک لە هەر چوار پارچەی کوردستان و لە تەواوی جیهانە کاکسیاکۆ لە ناو 100 خوێندکارە کە لە هەموو نەتەوەکانە لەم 100 خوێندکارەیە بوونی هەبووە کورد نوێنەرەکەمان جەنابە بوویت چۆن ئەم بیرۆکەیەوە بۆ هاووە چۆن توانیت کاریزمای سەرۆک جەلال تاڵەبانی هەڵبژێریت و بتوانی ئەم کاری لەسەر بکەیت بەڵێ ئەوەی ڕاستی بێت من کە خوێندکاری تەلارسازیم لە ئەڵمانیا لە زانکۆی هۆخشوڵە ئەنهاڵت دەرسێکمان هەبوو لەو پرۆژەیەکمان هەبوو لەو پرۆژەیە کە پرۆفیسیۆرەکان هەبوو ئەمریکی بوو ئەڵمانیەکانیشمان لەگەڵ بوون داوایان لێ کردین کە هەر تەلەبەیەک لەبەرەوەی زانکۆیەکی ئەڵمانی خۆت دەزانی لە ڕووی خوێندنەوە زۆر پێشکەوتووە و خەڵک تەلەبەکان لە هەموو جیهانەوە ڕووی تێدەکەن اینجا نوێنەری زۆر وڵاتمان لەلا بوو پرۆفیسیۆرەکە داوای لێکردین کە هەر یەکەمان نوێنەری وڵاتی خۆمان بکەین و کەسێک فیگەرێکی مێژووی کەسایەتێکی مێژووی کە لە ڕابردوودا و تاوەکو ئێستاش زۆر کاریگەری هەبوو لەسەر میلەتەکەی خۆی و ژیانی نەتەوەکەی لە تاریکی و سەختی و قوربانیدانەوە ڕزگار کردووە بەرەو ژیانێکی زۆر پێشکەوت و مۆدێرن واتە بەردەوام لە خەمی میلەتەکەیدا بووە اینجا منیش وەکو نوێنەری کوردستان و عێراقیش بگرە هەمووی چکە جەنابی سەرۆک مامجەلال سەرۆک کۆماری عێراقیش بووە ویستم بە کاریزمایی و زیرەکی سەرۆک مامجەلال بەشداری پرۆژەکە بکەم لەبە هەر لەبەر ئەوەش بوو کە مامجەلال هەموو ژیانی خۆی وەکو کەسایەتێکی جیهانی بۆ خزمەتکردنی میلەتی کورد و نەتەوەی کورد تەرخان کردووە بۆیە زۆر بە پێویستم زانەی کە سەرۆک مامجەلال هەڵبژێرم و ئینجا پرۆژەکەش تایبەت نییە یعنی بۆ نمونە بە شتێکی دیاریکراوە بەڵکو تەواوی مێژووی کورد یا مێژوو ئازار و مەینەتەکانی میلەتی کورد لە ساڵی ئەم دوانە بەیەکەوە بەستۆتەوە هەم کاریزمایی سەرۆک مامجەلال و هەم مێژووی کوردە بەیەکەوە بەستۆتەوە بەیەکبەستنەوەکە چۆنە لە 1960ەوە تاوەکو ئەمڕۆ چۆن میلەتی کورد لەژێر ڕابرایەتی سەرۆک مامجەلال گەیشتە بەو ئامانج و بەدیهێنانەی کە ئێستا هەیەی و خەونانەی کە هەیە بۆ نمونە وەکو دەزانی لە ڕابردوودا کورد لە نەهامەتی و دەردەسەریەکی زۆردا بوو
ناوی پرۆژەکەشم هەر هەڵبژاردننی ناوی پرۆژەکە زۆر کاریگەری لە پرۆفیسیۆرەکە کرد ینی بۆ نمونە فیلمێک هەیە لە نێتفلیکسی شێ بە ناوی کەی بەهار دەرهێنەرەکەیەتی بەڵام ناوی فیلمەکە No Friends But The Mountains ینی دەلالت لە میلەتی کوردەکە و ژیانی سەرۆک مامجەلالیش کە لەو کاتەدا هیچ دۆست و لایەنێکیان نەبووە جگە لە شاخەکان ینی پرۆژەکە شەروایە دیزاینەکەی تۆپۆگرافیەکی بەرز و نزمی هەیە یعنی هەر لە ناوی پرۆژەکەەوە مامۆستاکە زۆر سەرسام بوو بە پرۆژەکە و دەیویست هەر لە سەرتاوە دەویست قۆناغەکانی کۆتایی پرۆژەکە ببینێ. کاکسیاکۆ ئەوەی سەرنجی منی ڕاکێشا بە ڕێزت ئاماژت بۆدا کە لە هەر وڵاتێک دەبوو کەسێک هەڵبژێرە لە زانکۆکی ئێوە یاخودەوە بەشی تۆ لی دەخوێنی تەنها تۆ کورد بوویت یاخود لەسەر چ بنەمایەک تویان هەڵبژارد کە ئەم کارە بکەن مەرجەکان چی بوون بەشداریکردنی مەرجەکان ئۆپن بوو شتەکە کراوە بوو ینی هەموو کەسێک توانی بەشداری کە بەڵام لەو کلاسی ئێمە کە لەو باستەرەدا کە ڕجیستەرمان کرد بوو تەنها من لێ بووم کە کورد بووم وەکو نوێنەری کوردستان و عێراق منیان هەڵبژار بۆ نمونە کەسێکە بوو کە وەکو کۆسەر ئاماژەی پێبدات هەبوو لەسەر ژیانی ماندێلا کردبووی هەبوو لەسەر ژیانی غاندی کردبووی هەبوو لەسەر ژیانی وینستن چەرچڵ کردبووی هەبوو لەسەر ژیانی سەرۆکی چاینا کردبووی بەڵام ینی مامۆستاس پرۆفیسۆرەکە سەرەتا وای دەزانی ئەوانە دەبنە براوەی پرۆژەکە و ینی هەلی گەورە بۆ ئەوان دەڕەخسێت بەڵام لە کۆتاییدا زۆر زۆر بە پرۆژەکەی من سەرسام وەکو تاکە تەلەبەش ینی تەلەبەکانی تر تەنانەت نەگەیشتبوون بە ڕێژەی نەوەتیش نمرەی نەوەت بەڵام من سەتی ڕێکی پێدا تەنانەت ئەو کاتەش کە باسی پرۆژەکە و مینەتی میلەتی کورد و کاریزمایی سەرۆک مامجەلالم دەکرد ینی خۆی پرۆژەکە 3 مانگی خیان من 3 مانگ بەردەوام توێژینەوەم دەکرد لە ماڵپەڕی دامەزراوەی سەرۆک مامجەلال و لە یوتیوب و لە کتێبی دیداری تەمەند زۆشتم خوێندەوە لەسەر سەرۆک مامجەلال سەرچێکی تاوەتی و کردو کارەکە کردووە بەڵە بە تاکی دوای 3 مانگ کە ڕۆژی تەقدیمکردنی کۆتایی هات پێویست بوو پرۆژەکەمان هەرس بکەین یعنی زۆر هەموو تەلەبەکان پرۆژەکەی خۆیان هەرس کرد منیش وەکو نوێنەری کوردستان و عێراق پرۆژەکەی سەرۆک مامجەلال کە دیزاینێکی سریدیە تەنها لە خۆی لە نووسین و شت نابینێتەوە پێشکەشم کرد ینی لەو کاتەدا کە باسی ئازارەکانی کیمیابارانکردنی هەڵەبجە و کۆڕە و ئەنفال و ئەو شتانم دەکرد یعنی بە ئاشکرایی فرمێسک لە چاوی مامۆستاکەمدا قەتیزما بوو یعنی زۆر پێی سەرسام بوو دواتریش شەرعی کرد پرۆژەکەی شەرح کرد بوو بۆ خۆی کۆردینەیتەری کۆرسەکەی بەڵام بۆ دایرەکتەری کۆرس و ئەوەکان شەرعی کرد بوو اینجا ڕۆژی دواتریش بانجی کردم بۆ ئۆفیسەکەی نامەیەکی بۆ نووسیومە و پێشگیریەک بۆ منوتی داوا دەکەم کە ئەو شتە بگەێنیت بەلایانی پەیوەندیدار لە وڵاتەکەت نەخێر دەمەوێت لە ڕێی کورساتەوە بگە لە ڕێگەی کورساتەوە دوایش لەسەرەوە نامەیە قساکەین و کورساتیش پشتیوانی تەبێ بۆی نامەکە و بگاتە جێی مەبەست و شوێنی خۆی زۆر سپاسان دەکەم کاک سیاکۆ بابەتەکان بە ئەڵمانی بوون بە زمانی ئەڵمانی بوون یا بە زمانی ئینگلیزی بوون نەخێر بە زمانی ئینگلیزی بوون لەبەرەوەی زانکۆیەکە خۆی تەلەبەکانی نێودەوڵەتینە خۆم زمانی ئەڵمانیم باشە الحەمدولillah بەڵام تەلەبەی زۆر هەیە کە زمان نازانێت کردووە بەڵێ ئاین سوودی ئاین سوشتە تاوە ینی باشی لە زمانی الحەمدولillah لەخوا بەزیاد کاک سیاکۆ لەم سەخوێندکارە کە لەوێ بوون جگە لەوەی کە هەر یەکەتان پرۆژەیەکتانە بۆ هەر یەکەیەکتان ئایدیایەکتان هەبوو بەرنامەیەکی خۆتان هەبووە پەیوەندیەکان چۆن پەیوەندیتان بەیەکۆ دروست ئەکرد بۆ ئەوەی ئەم خوێندکارە لە کاتی تۆ لە کاتی دروستکردنی پرۆژەکەتە خوێندکارێکی تر بێت لەگەڵ تۆیان دابنیشێ لە مەعاناتەکان تێبگا سەرکردەکان بناسە یاخود تۆ بە هەمان شێوە بۆ نەتەوەکانی تر ئەم پەیوەندی هەبوو لە نێوان خوێندکارەکانە بەدەر لە کاری زانکۆ بەڵە بە تاکید ئێمە لە زانکۆ شوێنێکمان هەیە پێی دەوترێ لایبرری کە تایبەتە بە زانکۆکە لێ بە گروپ جاری وهەیە ئیش دەکەین یعنی ئەوەی بۆ من جێگەی سەرسوورمان بوو ینی کە باسی ژیانی میلەتی کوردم دەکرد وە سەرۆک مامجەلال خوێندکارمان لەگەڵ بوو لە تورکیاوە هات بوو وەکو خۆمان دەزانین ڕاو بۆ چوونیوان چۆنە بەرامبەر بێمە بەڵام زۆر بە پرۆژەکە سەرسام بوونەوەن یعنی زۆر ئومێدیان دەخواست کە پرۆژەکەی من ئەنجامێکی زۆر باش بەدەست بێنێت لەبەر ئەوەی
ئەو نەهامەتی و ئازارانەی میلەتی کورد زۆر کاریگەری لەوان کوردێک بێت و ئیش لەسەر جەنابی مام جەلال بکات و گەنجێک هەرە بێ باش بێت وەرە بێ وانیش بەغیلی پێ بەرە ئاوا بڵێن بەغیلی بەتاکید باش کاک سیاکۆ بابەتێک ئامادەیە فایلێکە کە لەسەر کار و چالاکیەکەی جەنابتان جە من و تۆ بێک واچینە لای شاشەکە لێوە زیاتر بۆمان شەرحکە و بۆمان باس بکە کە چیە و چۆن ناهیە بە وردەکاری و باش فەرموو تۆ لەو بەر بۆ منیش لەم بەرە بم باش نییە ئەجا ئەوەی کە ئەتوێ باسی بکەی بیڵێ ئەو لە ژوورۆ برادران لە کۆنتترۆل یەکسەر ئەی گۆڕنجە یەک تۆ زۆرە پێشتر عزەر نەبێ سەیری ئەو کامێرە بکەم سێری ئەو کامێرێش بکە بەڵا تاوا فەرمووە ئەمە لاپەڕی یەکەمی بینەکەتەوە بەڵە بەڵە ئەمە ئەو لاپەڕی یەکەمی ئەو پرزنتیشنەیە کە لە ئەڵمانیا کە لە ئەڵمانیا پێشکەشم کرد لە تەقدیمکردنی کۆتایی وەکووتمان ناوی پرۆژەکە No Friends but the Mountain تیبل کۆنتنتەکانی بەو شێوازەیە مێژووی مام جەلال پێویست بوو کە هیستوری کەسەکە باگراوندی کەسەکە لە مێژوو وە خێزانەکەشی باز بکەین دوای ئەوە باسی ینی ڕژێمی بەحث چی کردوە بەرامبەر میلەتی کرد دوای ئەوە کەس تۆ باسی ئەم بابەتانە و کردووە لە باڵە شتێکشمان بیر چوو کە بیڵێن لە وینتەر سمستەر ئۆپنینگە کە لە مانگی 12 دەکرێت لە نێوان هەموو پرۆژەکاندا وەکو تاکە پرۆژە ئەو پرۆژەی من هەڵبژێردراوە کە شوێنێکی تایبەتیان بۆ داناوم لە ڕێی ئامێری VRەوە پیشانی میوانەکانی لە ئەڵمانیا یعنی لەگەڵ مامۆستاکە لە ئەمە پارتی یەک بەڵ مام جەلال بەڵێ پارتی یەکەم ژیانی مام جەلالە باسی ئەوەم کردووە ینی بۆ تەلەبەکان و مامۆستاکان کە لە ساڵ 1933 لە کەلکان لە گوندێکە سەر بە سنووری سلێمانی لەدایک بووە هەر لە قۆناغی گەنجیەوە سەرقاڵی خوێندن و خزمەتکردن بە میلەتی کورد بووە دواتر لە زانکۆی بەغدا بە کەلۆریەسی لە یاسەدا تەواو کردووە اینجا دواتر حەزی دەکرد یعنی بۆ منە زیاتر بخوێنێت ینی بۆ منە ماستەر و دکتۆرا خۆی چکە یەکێک لە وتەکانیدا دەڵێت ئەگەر سەرۆک کۆماریان سیاسی نەبوومە حەزم دەکرد مامۆستای زانکۆ بوومە بەڵام نەهامەتی و پێویستی ئەو کاتی میلەتی کورد وای کرد کە واز لە خوێندن و ئامانجەکانی بێنێت و یارمەتی میلەتی کورد بدات لەو ئازار و ناڕەحەتی ڕزگاری بکە ئەمە ئەو سلایدە بوو بەڵێ کە لە خوێندکاریەوە بۆ کەسێکی ئازادی خواست ینی چۆتە شاخ و یارمەتی میلەتەکەی داوە باسی هەموو هەنگاوەکانی مام جەلالت کردووە لە مناڵیەوە لە دایکبوونەوە کە چۆن هێوار مەرحەلە بە مەرحەلە چۆتە ناو سیاست و کار و چالاکی سیاسی دەست پێ کرد بزەبە جاکا کۆسار شتێکەیە لێرە ئێمە وەکو تەلارساز کە زۆر جار جەختی لێ دەکەینەوە بۆ منە شاعیر کە شیعرێک دەنووسێت بۆ منە شیعرەکەی لە چوارچێوەی کتێب دەبێنێت وانە هەر لە چوارچێوەی پیتە بەڵام ئێمە هاتوین ئەو مێژووە کە بە قسە باسی دەکەین گۆڕیمانەتە بۆ شێوەی سێڕەهەندی بە سرێدی یعنی بۆ نمونە سبەی ئەوم بۆنەوەکانی داهاتوش زۆر مهمە کە ئەم شتە و کردووە ینی دەبێت لە سلایدەکانی دواتر دەبێت ببینین بەڵێ ینی بۆ کەسێک کە دەچێتە شوێنەکە ینی باشەوە ئێستا ئامادەیەکەم باسێکی ئەمەمان بۆ بکە ئەمە بەڵێ ئەوە ئەو کاتەیە کە مام جەلال دوای شکستێنان شۆڕش شکستی هێنا زۆرێک لە سەرکردەکان وازیان هێنا بەڵام مام جەلال کۆڵی نەدا لە ساڵی 1975 یەکێتی نیشتیمانی کوردستانی دروست کرد لەو کاتەوەشە کردووە کە چەند کەس بوون و چەند کەس بەیەکۆکان حزبیان دامەزراندووە بەڵە دەستەی دامەزرێنەرانمان بە دیتەڵ باس بچینە لاپەڕەیەکی تر بزانین ئەوە باسی ئەوەم کرد لەو سلایدا ئەو قوربانی و ئازارانەی کە ڕژێمی بەحث لە دژی میلەتی کورد کردبووی سیرکە ینی ئەو ڕسمانەمان دانابوو وتمان پێشمەرگە کە لە شاخ بوو بە سەرکردایەتی سەرۆک مام جەلال تەنیا چەند چەکێکی سووکی پێبوو یعنی زۆر ئەدڤانس نەبوو بەڵام ورە و بەهێزی و کاریزمایی سەرۆک مام جەلال وای کردووە کە کۆڵ نەدون لە داهاتوشدا هەر سەر بکەون ینی ئەمە مەبەست ینی لەوە بووە کە بەو چەکەکەمە بەڵام بە ورەیەکی بەرز و بە ورەیەکی پۆڵاینەوە کە سەرۆک جەلال تاڵبانی هەم خۆی
هەمیش ئەو زەی بەخشیەوە بە پێشمەرگە و هاوڕەکانی کە لەگەڵیا بوو بەرامبەر ئەو هێزە گەورەیە وەستاونەتەوە کە لەو کاتەیە گەورەترین هێز بوو. جا ئەوەش کڕۆکی پێشبڕکێکە بوو کە پێویست بوو بێڵێن. ینی ئەمە چۆنەڵی پۆینتی سەرەکی بەڵێنی کەسەکە چۆن لە ڕێی زیرەکی خۆیەوە بەهێزی خۆیەوە توانیوێتی میلەتەکەوا لێ ئەمانە بابەتەکان زۆرن با تۆز بە خێرایی بڕێ. چوار ئەلیمنتی سەرەکیمانەیە چوار ئیڤنتی سەرەکی ئەنفالە چیمیابارانە بە عەرەبکردنە وە کۆڕە تو دە ماونتن ئەوانە ئەو ئازار و ناڕەحەتیانەیە کە کۆکراونەتەوە لە پرۆژەکەی مندا وە چۆن ڕزگار کراون بە سەرۆکاتی سەرۆک مامجەلە. با بچینە لاپەڕێکی تر. چاپتەرێکی نوێ ینی لاپەڕەیەکی نوێ لە مێژووی کووردا کە دوای ئازادکردنی عێراق کە مامجەلال بۆ یەکەم سەرۆک کۆمار کە کورد بێت عەرەب نەبێت دواتریش قۆناغەکانی ئەو بوو کە چۆن مامجەلال لێرەش بە وێنە ژەمانەت پیشان ناوەتەوە. بەڵە ڕسمی جوانتریشمان هەیە ینی لە لاپەڕێکی تر ئازێنەدە باسی ئەو کاتەشە کردو کابێ بە سەرۆک کۆمار وانە؟ بەڵە ئەمە ئەچینە ناو ئەو کاتۆی تر کە سەرۆک کۆمارە و سلایدە زۆر سوپرایز بوو بۆ ئەوان ینی وتیان سەرکردەیەک بێت و لە عێراق بێت ژیا بێت و یعنی بەو شێوازە لە ئاستی نێودەوڵەتیدا مامەڵەی لەگەڵ کرابێت ینی بۆ نمونە لەو لەگەڵ واشنگتن جۆرج واشنگتن لێرەدا کە باڕک ئۆبامە پێی دەفەرمێت بفەرموو لە دواوەی دەڕوات یعنی لەگەڵ سەرۆکەکانی ئەمریکا بەڵێ لەگەڵ هەمویاندا هەیە ئەو کاتی فەڕەنسا بوو بزەبت لە فەڕەنسا شێتی اینجا دێنە کاتی کۆچی دوایی سەرۆک مامجەلال ئەوەشمان هەر ئاماژە پێ کردووە ئەوەش باس کردووە کە هەر لە ئەڵمانیا بووە بەڵە کە لە بەرلین لە ساڵی 2017 کۆچی دوایی کردووە بەداخەوە کە ئەو شتانەمان باس کردووە. دوای ئەوەی کە پرۆژەکەمان بەو شێوازە شەرح کرد مامۆستاکە ئەو نامەیە کە نامی مامۆستاکە باڵە کە بە ئیمزا و شتەکەگە بێتەوە سەر نامەکە عەزەن نەبێگە بتوانن یەک تۆز باسی ناتوانن بێتەوە سەر تەمام ئەوە پرۆژێکتەکە یەکێکە لە دیمەنەکانی پرۆژەکە کە هەمانە پارتی دوو باسی پرۆژەکە دەکەین باشە با بچینە وەکو شوێن کتێبێکمان هەیە ئوربان پلانەرێکە ینی ئەندازیارێکی پلانسازی شارە بە ناوی کیڤین لیچ ئلیمنتەکانی شاری هەیە. ئێمە پێویست بوو زۆر ئەو کتێبەش بخوێنینەوە بۆی بتوانین ئەو پرۆژەیە کوێ باشترین شوێنە بۆ ئەو پرۆژێ بۆ من ئەگەر باسی شاری سلێمانی بکەین ئێمە لاندمارکمان هەیە. لاندمارک بۆ نمونە گراند میلینیۆم یان شاری جوان کە پێی دەڵێن ئەوە لاندمارکە بۆ منە دەباشان لاندمارکی سلێمانیە ئەو شوێنانە ئەزمەر لاندمارکی سلێمانیە بۆ نمونە پارکی هەواری شار نۆدە نۆت کەش خەڵکێکی زۆر لی کۆ دەبێتەوە بۆ سەیران و گەشتی خۆی دەچێتەوە کاتە تۆ ئەمە ئەوەیە کە ئەو شوێنەی کە دیاریم کردووە نزیک تونێلی پێشڕەوە بۆ لەبەر ئەوەی پرۆژەکەی من تۆپۆگرافی زۆر هەیە ئەو شوێنە زۆر پێویست بوو و یەکێکتر لە خاڵەکانی پرۆژەکە لەبەرەوەی لە شەودا لایتینگم داناوە بۆ پرۆژەکە تەنانەت لە دیزاینی ئەو باڵە لە دوورترین گوندەکانی سنووری سلێمانیش دەتوانرێت ببێن. بابچینە سەر بابەت لاپەڕێکی تر ئەمە نامەکەێت خوا نامەکە با سەرێکی بکەین و بەڵێ لێرەدا باسی ئەوەی کردووە کە سیاکۆ عەبدوڵڵا خوێندکاری ئێمەیە لە کۆرسەکەی ئێمەدا بەشداری کردووە لە سەمەر سەمستەر دەرەجەی یەکی بەدەستێناوە in the German grading scale ینی German grading scale یەک واتە 100 بەڵێ یەک تا 5 یەک بەرزترینە 5 ئەمە دوایی ئەم نامەیە لێرەوە لە شاشەی کورساتەوە داواکەین کە بیگەینیتە ئەو شوێنی مەبەستوانە با بچینە سەر لاپەڕێکانی کە لەسەر پرۆجێکتەکەیە بەڵێ وەکو دەبینن ئەوە ئێرە تونێلی پێشڕەوە لێرە هەمانە ئەوە پرۆژەکەی منە کە دامناوە تۆپۆگرافیەکی جوانی هەیە ئەوە پارکی هەواری شارە تیشکی خۆر بەو مایکەکەش بەر بۆڵە من بۆ چاکەم قسە بکە تۆ قسە تیشکی خۆر کە بەو شێوازە دەڕوات ئاراستەکەی پاسمانەیە بۆ هایکینگ کە خەڵکێکی زۆر دێ وە بۆ گەشت و سەیرانیش ینی بۆ ئێوارە خەڵکێکی زۆر لێ بۆ ئەم پرۆژە مەساحەیەکی باشمان دەوێت بۆ ئەو پرۆژەیە بەڵام شوێنەکە زۆر باشە پرۆفسیۆرەکەش زۆر بەدڵی بوو شوێنێکی گەشتیاری و بەتاکید یەکێک لە ئامانجەکان ئەوەیە بەتاکید یەکێک لە ئامانجەکان ئەوەیە کاک کۆسار ئێمە کە لە ئەڵمانیا دەژین بۆ نمونە و کات کە یەکێتی سۆڤیەت هاتووە بۆ ئەوێ کەو خەڵکی کە ڕزگاری کردووە لەوێ مێمۆریاڵی بۆ کرا مێمۆریاڵێکی ینی تقریبان لەوەش بچووکترە بۆی کراوە بەڵام تەواوی
شتەکان لەوێ هەیە خەڵک دەچێت اینجا لە پرۆژەکەی منیشدا سەوزاییم داناوە بەڵام هیچ گوڵێکم دانەناوە لەبەرەوەی کە خەڵکی کوردستان و عێراق دێت بە دیاری گوڵێک لەسەر گۆڕی شەهیدەکان یان لەسەر شوێنەکان دادنێت ئەو کاتە خوان بەو گوڵانە ڕنگ دەدەم بە پرۆژەکە. باسی ئەوە شەکەی کە چەند شەهید هەبووە کورچەنی شەهید بەڵە بە تاکید بۆ نێستا لە ئەنفال کە باز دەکەین 180 بۆ 182,000 کەس کە کوژرا باسلایدەکە بگۆڕە ئەنە ئەوە زۆر پێویستە سلایدە بەردەوام وەکو وتمان لە ساڵی 1000 ئەوە دەبینین کە لێرەوە تاوەکو سەرەتا قۆناغی یەکەمی پرۆژەکەیە لە قۆناغی یەکەم کە باسمان کورە نۆ لایف هیچ ژیانێک نییە پڕە لە قوربانیدان تەنانەت کە دەڵێن پڕە لە قوربانیدان و ئازار و ناڕەحەت و بۆن برین و ئەو شتانە لە دیزایانی گۆڕەکان کە لێرەدا هەیە 12 گۆڕمان داناوە و لە دیزایانی شەیدینگەکەش هەمووی لە شەشقلی برینە و لە زەویەکەش کە لەژێر گۆڕەکانە وشکە ساڵێکی زۆری پێوە دیار هەنی زەویەکە چۆن دەڵێ درزی بردووە لەبەر ئەوەی لەبەرەوەی هیچ ئاوێک نەهاتۆتە ناو ئەو زۆنە کە ئاو نێتە زۆنەکە ئاو بەمانەی ژیان ژیان لێرەیە بوونی ژیان لێرەدا لە قۆناغ یەکەم بە هیچ جۆرێک بوونی نیە. باش ئەمە ئاچینە قۆناغی دووە بەڵێ لە قۆناغی دووەم کە دەینە ئێرە بە قادرمەیەکی درێژ و بە ڕەمپێکی درێژ لەبەرەوەی حیسابی کەسێکیشمان کردووە کە پێویستی هەیە بە حارەبانە بچێتە شوێنەکە لێرەدا هیوایەکەیە کە ئاوەکە گەشتۆت یعنی هیوایەک تروسکایەک هەیە بۆ ژیان بەڵام خەڵکەکە هەر لە ترسدا بوو کە خەڵکەکە لە ترسدا بێت لێرە هەر بەردەکانی شاخی ئەزمەرمان بەکارێناوەتەوە بەردی سروشتی کە و کاتیش لە شاغووە خەڵکەکە وەکو خۆشارنەوەیە کە خۆی شاردۆتەوە لە ماڵەوە نەهاتوۆتە دەرەوە لێرانبژینەکان شوێنی کورد و شوێنی پێش بەڵێ no friends but the mountains ینی ڕێگەوە دار بە ڕوومان داناوە ینی تۆزێکی وا هەیە ئازار هەیە بەڵام ئەومە بۆیە کاتکەمە بۆ بەسەری ئیبڕین نیشانەی خۆڕاگریە دار بەڕوو لە دەچینە قۆناغی سێەم دەبینین لێرە ئاوەکە کە لە مین زۆنەکەەوە دێت لە شوێنەی مامجەلالەوە دێتە ئێرە لێرە پۆندێکمان هەیە دەبینی سپیسەکە زۆر فراوانە داروشتی زۆر لێ نییە مەسافەی کرد ینی بەمانەی ئازادی دێ ئۆپن سپیسێکی زۆر هەیە کرانەوەیەکی زۆر هەیە لێرانەش دار سنۆبەرمان داناوە لەبەرەوەی دار سنۆبەر هێمای سەرکەوتنە یەک دووش هیمای نەمریە ئیممۆرتاڵیتی ینی بۆ میلەتی کورد لە قۆناغی چوارەمدا لێرە دواتریش باسی دەکەم لێرە 216 گۆڕمان داناوە 216 لەبەرەوەی ئەگەر بە زانستی ژمارە ناسیلێکی بدەیتەوە 6 جارانی 6 دەکاتە 216 هێمایە بۆ ئەوەی کە ئەو کەسانە تەواوی هەوڵی خۆیان داوە بۆ میلەتی کورد ینی complete of the circle تەواوکردنی باز نەکات جا کۆنسێپتی ئەوە لەو شعرەی مامۆستا عەبدوڵڵا پەشێو هاتووە کە unknown soldiers ینی قەبرەکان شارەکەش تەرجمە کرده بوو تەرجمەم کردبوو لێ تێداتی لێرەش بچینە مینەکەی مین سپیسەکەمان هەیە کە تایبەتە بە شوێنەکەی مامجەلال تەمعەن ئەو پرۆژەیە دەتوانێت ڕێک لەسەر گۆڕی سەرۆک مامجەلالیش جێبەجێ بکرێت. ئەخمیویستم پرسیاری ئەو لێ بۆ ئەمە لەوێ جێبەجێینەکەی مامۆستا دەتوانرێت ینی مامۆستاکەوتی بە هەردووک ئۆپشنت هەبێت نەکا بۆ نمونە بچینە لاپەڕەیەکی تر بەڵێ بزانین وەرۆ حەزەکەی وەرە ناوە تۆ ئەمە لاپەڕەیەکی تر دەبێنین کە ئەو پلانەکە لە تۆپەوە سەیری پرۆژەکە بکەی گرین ئێریامان هەیە لە پرۆژەکە سێرکولیشنمانێ موڤمنت کە خەڵکەکە چۆن دەجوڵێت و واتە فلۆکەشمان هەیە لێرە چینە لاپەڕەیەکی یەک تۆز بە سەریعی بیگۆڕن بۆی کات هەبێ هەمووی باس بکەین بەڵێ جایتر نەگۆڕە ماوە ئەگەر ما بێت بۆمان بگۆڕن بیخەنە سەر بەڵێ وەکو دەبینین ئەمە دیزایانی سریدی پرۆژەکەیە بەو شێوازەیە پرۆژەکە 331 مەتر درێژە و 6 مەتریش پانە هەر ستەیجەس کە باز لە ئازار و ناڕەحەتیەک دەکات بە پێی سوکبوونی ئازاری میلەتی کورد پرۆژەکە ئیلیڤەیت بۆ بەرز بۆتەوە چینە لاپەڕەیەکی تر بەڵێ مین سپیسەکە بەو شێوازەیە وتمانەگە لەسەر گۆڕی سەرۆک مامجەلال جێبەجێ بکرێت ئێرە دەبێتە گۆڕی سەرۆک مامجەلال بەڵام ئەگەر لەو شوێنەی کە دامان ناوە جێبەجێ هەردوو پلانەکە هەردوو ئۆپشنەکەم هەیە بەڵێ حازرە کردووە پاسەکانمان هەیە و سپیانە ڕێگاکەیە ئەوە گرینێریا وۆتر بەڵام ئەگەر لە شوێنەکەی تر جێبەجێ بکرێت
وەکو مێسج سنتەرێکی لێدە ینی بۆ میلەتی کورد هەر ئازارێکی هەبێت ناڕاحەتێکی سپاسگوزاریەکی هەبێت بۆ سەرۆک مامجەلال دێت لەوێ نامەیەک دەنووسێت و لە شوێنەکە دایدێنێت ئەمە قۆناغی یەکەمە وەکو باسمان کرد زەویەکە نازان مەگەل لای بینەران جوان دیار بێت زەویەکە هەمووی فولی بکەی کاک ڕێبێنەوە وێنەیەگە بتوانانی فول بکەی بۆی دیارە باشە دیارە تەواو هەمووی زەویەکە لەبەرەوەی وشکە ساڵی وتمان ئاوی لێنێ لە قۆناغیەکەم وشک وشک بووە گۆڕەکان هەمووی خراپ بووە هەندێک بەردەکەی لێ بەربۆتەوە و بەو شێوازەش ئینکلاین بۆ پێشەوە بە ئاراستەی سەرۆک مامجەلال وەکو ئەوەیە فەرماندەکان کە 12 گۆڕە ئاماژە بۆ ئەوەیە 12 مانگ لە ساڵێک یعنی هەموو کاتێکدا ئامادەم بۆ قوربانیدا بۆ میلەتی خوان بەخت بکەن لە پێناوی کوردستان باڵێ ئەمە قۆناغی دووەمە داربەڕۆکەمان هەیە بەردەکانمان هەیە بەو شێوازە باش باشینە سەر قۆناغی سێ لە قۆناغی سێ وتمانجێی ئیسراعەتمان هەیە دارچنەوبەرەکەمان هەیە و پۆندەکەمان هەیە حوزەکە لۆگەی کورساتمان هەیە لێرە ئەنیمێشنێکشمان هەیە لە کۆتاییدا بەردەوامەوە ئەنیمێشنەکە ڤیددیۆیە کە بەناو پرۆژەکە دادەڕوا لەو دیمەنەدا دیجیتال سکرین دانراوە کە سەرۆک مامجەلال لە قسە دەکات لەوێش تەرجومەشمان کرد بوویان ئەوە شعرەکەی عەبدوڵڵا پەشێوە کە باز لە مامۆستا عەبدوڵڵا پەشێو کە باز لە ژماری لە زۆری ژمارەی قوربانیان و شەهیدانی میلەتی کورد دەکات سەربازی ون ئەنەون سۆلجەر چیتر ماوە ئەو زۆنەیە تاوا ئەمە کۆتاییەکەی بوو یا نانە ماوە دانێکتر ماوە قۆناغی چوارەم وەکو باسمان کرد ئێمە کۆنسپتەکەمان ئیندایرێکتە وتمان ئەگە لەسەر گۆڕی سەرۆک مامجەلال بێت ینی ئێرە تۆزێک دەگۆڕێ بەڵام ئەو ئەستێرەیە کە دامان وەکو فەرماندەی سەرۆک مامجەلال لە شەودا دەبریسکێتەوە تەنانەت گۆڕی شەهیدەکانیش لە شەودا دەبریسکێتەوە بەڵام ئەوی سەرۆک مامجەلال لە دووریەکی زۆرەوە دیارە ینی ئەمە سەرکردەیەکە بەڵێ ینی بۆ نمونە دەبێتە لاندمارکێک وە گەشتیارێکی زۆریش بۆ پرۆژەکە ڕادەکێشێت ئەمە مامۆستاکەش پێی باش بوو شتەکە بەگشتی بهێڵینەوە ینی زۆر ئەمە ئەبێتە سنتەری بڵین مێشت سنتەرەکە ئێرێ کە خەڵکەکە لێی کۆبەتەوە ئەستێرەکە بەو شێوازەیە ئەو بۆکسانەی کە لە سەقفەکەدا لە پرسیاری ئەوە بکەم و بۆکسانە بە معنای چیت ئەو بۆکسانە بە مەستی ئەوەیە ئەگە سەیری بکەی لە هەمووی نییە لە هەندێکی هاتۆتە دەر لە هەندێکی کبووە ئەوە باز لەو ئازار و ناڕەحەتیانەی دەکرد کە بەسە میلەتی کورد هاتووە بەڵام لەژێر ڕابەرایەتی سەرۆک مامجەلال ڕاوەستاون ینی شتەکان هیچی تر ئازار بە میلەتی کورد نەگەیشتووە کە ئەو کات ئەو هاتووە با بچینە سەر بابەت بەشێکی سریدیەکەش یەک تۆزیش بە کورتی لەسەر سریدیەکە قسە بکەین ئەگەر حازم ژوێنەی جەنابی سەر باڵەوە کۆتایی پرزنتەرە ئەمە اینجا ئەگەر ڤۆیس نازان بۆ بینەر ڤۆیس دەڕوا دەنگەکە توانین لەوێسە پیانەڵین ئەگە بتوانن دەنگەکەش بچێتە پەخشەوە کاک ڕێبین ئەوە مەمەڕی ئەوە دەنگەکەش لە قسە بکە ئەو شوێنەیە کە ستەیجی یەکەمە باز لە ئازاری و ناڕەحەتیەکانی میلەتی کوردەکە ئەوە گۆڕەکەیە کە وتمان دەرسی بردووە لەبەر ئەوەی بۆ وشکە ساڵی و نەهامەتیەکانی میلەتی کورد وە زەویەکەش لەبێ بێ ئاویە بێ ئاویەوە ڕەنگە کردوتیان بە سەوز نەتکردەوە نیە نانا لەبەر ئەوەی ئازار و ناڕەحەتی میلەتی کورد وای کردووە کە ژیان نیە خۆی سەوزایی مانەی ژیان و نوێبوونەوە دێت بەڵام لەبەر ئەوە هیچ ئاوێکش داخلی زۆنەکەم نەکرد ینی لە ڕووی فەلسەفیەوە شتەکەمان دیزاین کرد ئەو دارانە کە هەیە لە زۆنی یەکەم پێیان دەوترێت ویپینگ ویلەوە یعنی بۆ خوارەوە هاتوون گریاون ینی بۆ دیمەنەکە گریاون لە جیهاندا زۆر بە مەبەستە بەکاردێت قۆناغی دووەمەکە ئەچێتە ناو بڵین واتە ئێریاکەوە باڵە باڵە بەرە وردە وردە بەرە و ئازادی و سەرکەوتن دەڕۆن تا دەگەنە لای سەرۆک مامجەلال ئەو بۆکسانش کە دانراوە ئەو بۆردانە هەر هەمووی معلوماتی تەواوی زۆنەکەی تێدایە کە بۆ چی یەک پرسیار هەر لە ئەڵمانیا لە ماڵی مۆزارت و بتۆڤن و ئەمانە کە سەردانیانەکەین یا لە مۆزەخانەکانە جیهازێک هەیە ئامێرێک هەیە کە چه زمانێک تەوەیە لەناو ئەو ئامێرەبوونی هەیە تەرجمە لەسەر بابەتەکەش قسە و بۆەکە چیتە ناو ئێریایەکەوە ناو بەشێکەوە بۆ شەرحەکە بۆ زمانی خۆت هیچ فکرێکی واو هەیە کە ئەوە بەڵە لە ئەنیمێشن ماڵی بیتۆڤن لە شاری بۆنە من سەردانم کردووە
لێرەدا دیجیتال سکرینەکان ئێستا کە لە ئەنیمەیشنەکە دەیبینین چەند سپیکەرێک دانراوە 4 سپیکەرە ئەنی بۆ کەسانی کە زمانی بیانی هەر زمانێکن بە 4 زمان وەرجێردراوە دەتوانێت بە 4 زمان گویان لە سەرۆک مامزەلا بێت کە ئەو پەیمانە بۆ میلەتی کورد و نەتەوەکەی دووبارە دەکات ئەمەش دارسنەوبەرەکانە قۆناغی سێمە دەبینی کە لە ناو حەوزەکەدا ماسی دانراوە ینی تەواو ژیان لێرە ئاسایی بۆتەوە ئاسایی و لەسەر چۆنەڵێ سەرکردایەتی و کەسایەتیە گەورە لێرە سەرۆک مامزەلا قسە دەکات ئەو هەست و خوستەی ئێوەی بەڕێز وام لێ دەکا کە جارەشی کا بەڵێن دوو پات بکەمەوە بۆتان کاتا دوا دڵۆ پێ خوێن وا هەناسە لە پێناوی بەدێهێنانی هەموو ئامانجەکانتان خەبات بکەین. ئەمە وتە بۆ چییە؟ ئەو هیدفۆنانەی کە هەیە بۆ ئەو کەسانەی کە زمانی بیانینە بە 4 زمان فارسی عەرەبی ئینگلیزی تورکی هێدفۆنەکە لە بەردەم سکرینەکەی لە بەردەم سکرینەکە سکرینەکە بۆ سێ هێدفۆنەکە لە باڵە باڵە باتاکیت دەستەکانە خۆش بێت اینجا ئێستا لە دوای ئەمەشەوە زۆر سپاس لە دوای ئەمەشەوە دیمەنی شەوەکە دەبینین کە ئێستا دەبینێ و گۆڕانە ئەریەکەی بۆکسێکی ڕەشی لەسرە بەڵام لە شەودا وەکو ئەستێرەکانی ئاسمان دەگەشتجانی خۆیان بەخت کردووە باڵە باڵە بەتاکیت خاک و لێرە ژوتەیەکی مامجەلال هەیە لێرە دەرنەچووە You are all mine and I am all yours یعنی ئێوە هەمووتان هێ منن منیشی هەمووتانم ئەنی لەژێر ئەوکە کە دامانە ئەوسەوە لە پەخشی شارڕاتەها باشە گە بچێتە سەر دیمەنی شەوەکە بزانین لە شەوە لایتی نوشتەکەی چۆنە دیقاکەی زۆر باشە ئەمە هەر گۆڕە و بڵێن ئەم بۆکسە و لەسەر دانا و شەوان ئەم بۆکسانە وەکو تیشکێکی ڕووناکیان باڵە بەڵاوەی سەرۆک مامجەلالیش ئەستێرەکە کە دامانەوە ئێستا دەیبینین دوای ئەو دیمەنە بۆچی ئەم وتەیە و هەڵبژاردەوەی کە لەبەر ئەوەی بۆمە کە کەسێکی عرب دێت کە کەسێکی تورک دێت بزانێت کە کەسێکە تەنیا بۆ ئاشتی خەباتی کردووە بۆ ڕزگارکردنی میلەتەکەی بۆی هەموو کەسێک بە یەکسانی بژیت یعنی شتێکم نەکردووە کە جیاوازی دروست بکات زۆر باشە ئەنی هەموو کەسێک دەتوانێت سەردانی بکات ئەم بەردەمەی ئەمە بۆکسێکەیە مێشت سنتەرەکەی خەڵکەکە سزەکە دەخاتە ناو ئەو بۆکسەوە لە خوارەوە لەرای دەتوانێت لە لیژنەیەکەوە بەڵێ کۆ بکرێتەوە و بزانە ڕای خەڵکەکە چێ سەبار بەشەکە هەندێک کەسێ دەیەوێت سوپاسی سەرۆک مامجەلال بکات بە ئەمانە ئەم بۆردانەی وەکو باسمان کرد ئەو بە 4 زمانەکە معلومات لەسەر هەر زۆنێک کەتێدات ئەوە گۆڕەکانی یەکەمە 12 گۆڕەکە لە شەودا بەڵە لە شەودا بەو شێوازە ینی گڵۆپەکەش گۆڕەکەی سەرۆک ئەمەش گۆڕەکەی سەرۆک مامجەلالە کە خۆرەکە بەو شێوازە باشە زۆر باشە یعنی بەڕاستی بابەتێکی زۆر زۆر جوانە زۆر سپاسان دەکەم بەڕاستی بابەتێکە لێرەوە لە شاشەی کورساتەوە داوا ئاکەین لە هەم بەرپرسانی سنوورەکان بەرپرسانی یەکێتی نیشتیبانی کوردستان کە چانەتە ژۆرە دوومە خۆر دومەگرە بتوانن کە هاوکاری کاکە سیاکۆ بن و بەڕاستی بابەتێکی زۆر زۆر جوانەکە بێ هەمومان سپاسی بکەین کە ئەستاوی بە ئەنجامدانی ئەم پرۆژەیەوە بە ئەنجامدانی ئەم بابەتە گرنگ و جوانە ڕاستی ملێو کاک سیاکۆ هەر گوێمەگر پرۆژێکی جوانە بەڕاستی وردە یعنی جوانیەکەی لەوەیە کە جگەلەوەی کە باز لە سەرۆک مامجەلال و قوربانیدان و خەباندانەکەی کراویش ئەوەیە کە هەموو جوانتر و هەموو وردەکاریە کە تێدا کراوە ساغ بێ سپاس بۆتەوە مادوومان کردی کەناڵی کورساتیش ببین هەوڵی شین هەر لەگەڵ تابین و دوایش لەگەڵ کاکە ڕزگارە داینشین بۆی بتوانین شتێکی باش بدۆزینەوە ئەم نامەکەش بگاتە شوێنی خۆی و هەم ئینشاءالله زۆر زۆر سپاس هەر لەگەڵ کاک سیاکۆ با کۆتایی بە بەرنامەکە بێنێ